سڵاو خۆشەویستانم لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە. بە یارمەتی خی گەورە و پاشە ناوکارانم بووین نۆمیۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لە شاری سلێمانیەوە بەڕێکەوتین بۆ ناحیەی خوڕماڵ. ئێستا لە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی خوڕماڵداین. دەمانوێت پەیامێکی دیکەی خەڵکی خوڕماڵ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەی پەیامی تۆوە. بە ئومێدیەوەی پەیامی هاوڵاتیانی خوڕماڵ بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و جێگەی سوودی هەموو لایەک بێت. بەڕێزان دەمانێت گفتوگۆ بکەین لەگەڵ هاوڵاتیانی خوڕماڵدا لەسەر ئەوەی ئایا بەچیەوە سەرقاڵن، ئایا بژێوی ژیانیان لە چه ئاستێکدایە و ئایا ئاستی بێکاری لەم ناحیەدا لە چه ئاستێکدایە. بابزانین هاوڵاتیان پەیامەکانیان چییە سەبارەت بە ژیان و گوزەران و کاری خۆیان. فەرموو پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین و وەڵامەکان بگوازینەوە بۆ سەر شاشە. فەرموون. ئێستا لە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی خوڕماڵداین. بشی پێ ساڵ پێشمەرگەم و دینارێکم نییە لە کوردستانە. وڵای ڕێژەی بێکاری تابلەی زۆرە، ئیش ئەوەنە نییە لە خوڕماڵە تابلەی وزیەکە بتوانین شێ بکات، وای لێ هاتووە کاکە ئیش نەماوە لە خوڕماڵە. ئێستا من فەرمانبەرم هەیە 3 مناڵ و ژنێک و خۆی یانی 5 کەس 175,000 دینار وەرەگرن. کۆنەرەی مەسئولێک بە 500 دۆلار. خوێندنم تەواو کردووە. ڕووپێوی بەشی ڕووپێوی سلێمانی بەتاڵی حەج نییە، ناوەڵایزی شێک نییە. لە وڵاتەیە کار کووە دەوەشی ڕۆژی بە 10,000 دەستکەوتن هەبێ 10,000ەکە 5 مەسروف و 5 ئەگە بەشی بە بەشی ناکە. بەرپرسەکان چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت، چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت. کار و کاسبیتان چۆنە؟ شوکارتان چۆنە؟ وڵای بەنسبەت منەوە کاسبیم نییە، من بەخۆم معاوەقم، هیچ کاسبێکم نییە، مەگەر لەسەر بژێویم لەسەر مەعاشم کەمەندامێکم کەمەندامێکم هەیە. اینجا دوای وەخت خانوشینێکشم هەیە، خانوشینەکە لە کەرکووک وەرێگرم، ئەوە بژێنی ژیانمە کرێچیم. ئەو کەم ئەندامیە و ئەو خانە نەشینیە ئەتوانێت تۆ بژێنێت؟ وەڵاهی نەوەڵا ناتوانم بژێت، چکە من مەعاشەکەی کەرکووکم ئەوەنە نییە بڵێم تا ئەڕۆم لە کەرکووک هێنمەوە دێمەوە هەر لەوانێ بەچی کرێخانۆکەم بێنێتە، کرێخانۆکەم 150,000 دینارە. کەمەندامێکەش ئەوە تا خۆت دەنزان کەیەکەوە وەرمان نەگرتووە و تازە خەریکەماندەن و لژنە و ئەوە کار و کاسبەکەی ئێمەیە. باشە. هاوڵاتیانی ناحیەی خوڕماڵ زیاتر بە چیوە سەرقاڵن لێرە؟ وەڵای بەهێ بە کاسبیەوە خەریکە بۆ خۆی، بە زەرعات و بە ئەم مەرزەوە خەریکن و ئەتەرەوە کە هەیە کرێکاریەکە ئەوە کە بژێوی ژیانیانە. ڕێژەی بێکاری لە چه ئاستێکدایە؟ وڵای ڕێژەی بێکاری تابلەی زۆرە، ئیش ئەوەنە نییە لە خوڕماڵە تابلەی وزیەکە بتوانین شێ بکات، وای لێ هاتووە کاکە ئیش نەماوە لە خوڕماڵە. بەو کار و کاسبێک کە لە خوڕماڵە خەڵک ڕۆژانە پێوە خۆی پێوە سەرقاڵەکە ئەتوانێت بژێی ماڵە منداڵی دابینگە یاخود دەچێت بۆ شارەکان وەکو هەڵەبجە و سلێمانی؟ وڵای خەڵکە ڕوا بۆم لە بۆلەوەیشکردن لەبەرەوەی لە شاری خوڕماڵە کە ئەوەنە کاسبی نییە تابلێ سەرمایەدار نییە بتوانێت کاسبی تیا بکەن. کاسبیۆنە لە خوڕماڵە نییە، مەجبورە بڕە بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ شوێنەکانی تر. لێراژی لە خوڕماڵەژی؟ بەڵێ. بەچیوە سەرقاڵی؟ وەڵام فەرمانبەرم. بەڵێ. بەدەل لە فەرمانبەری کاری تر ناکەی؟ کاری تر نییە، ینی لە وڵاتەیە کار کووە. بەشی گشتی خەڵکی خوڕماڵ بە چیوە سەرقاڵە؟ وڵی خەڵکی خوڕماڵە توانم بڵێم هەمووی بە بێکاریەوە سەرقاڵە. ینی وەکو مشە خۆرێکەوەی لە ڕابردووی کۆی کردبووە و لەو موچەیەکە وەریەگرت بۆ نمونە ئەگەر کەسێک توانی بێتی 50,000 100,000 شتێک پاشەکەوتکە
ئێستا لەسەرەوەژی هەنێکیشی لەسەر قەرز و قۆڵە و یعنی کۆمەڵک شتەیە لە بازاڕەکەی گوزارێ. واتە خەڵک بەگشتی بێکارە لەم شوێنەدا. ئەتوانم بڵم لە 1970 خەڵکە بێکارە، یعنی آخر خۆ فەرمانبەری ژێر بێکارە بەتاڵی مقەنعایە و بۆ خۆی فڕیان ناوەتە ژوورێ گەڵێن کاکە تۆ بێدەنگ بۆ خۆت دانیشە مانگی و نەتێنێ ئێستش مانگەکەیان کردوتە 3 مانگ جارێ یا 2 مانگ و نیو جارێ بە بالەغی تیان نەبێ ئەو بۆ 2 مانگ و نیوەچی ئەو نە اینجا ڕوبعە موچێ یانی موچەیەکی یێنێ ئاوەرە وەرە ئێستا من فەرمانبەرم هەیە 3 مناڵ و ژنێک و خۆی یانی 5 کە 175,000 دینار وەرەگرێ کۆنەری مەسئولێک بە $500 لەوانەیە بەس بۆ این باخی بە $100 قوربان چۆنی؟ سەرچاو شۆر باشیت؟ بێ بە چیوە سەرقاڵی؟ وەڵا بە بەتاڵی وی بەتاڵی؟ ئەرێ وەڵاجا ئیش باوەیە ئیشیان هێشتووە بچە خۆرنی تۆ؟ نابەخوا 25 ساڵ پێشمەرگە بوو دینارێکم نییە لە کوردستانە بەتاڵیت؟ ئارێ بەخوا ئەی بەچی ئەژیت؟ وەڵی تر جار تۆ دەکەم ئەندامشتمانەیە 2-3 مانگە جارە پێمانەدەن بەشتەکە؟ ناوەڵا بەش ناکە چەندەکە مەندامێکە و؟ وەڵی 150,000 بتر کردیانتە بەرنەوە ئەیمانی 30,000ەکە؟ ئارە وەڵا بە 30,000ژی ڕۆژێزادینە؟ وەڵا کەس ناژی بەخوا کرێچینیت؟ نام خانی خۆمە خۆش بیاخڕە بێەوەی بێ باش ئەی خەڵکی خوڕماڵ بەگشتی بەچیوە سەرقاڵن لێرە؟ وەڵی خەڵکی خۆرماڵ نادانم بەشی وەسەرقاڵ کارێکیان کردووە ئەم خەڵکیانێ ئەم خەڵکیان مەژغوڵ کردووە بەوە کە ئیش و کار نییە بچێ بە دوای ئیش و کارێ بکات نازانێت چۆن بژیر چۆن دانیشێ ژیانی خەڵکیان تەڵ کردووە هەر ئامەتەن کوردستان هەموو یاروایە مرۆڤ کە بەتاڵ بوو کە بەژێوی ژیانی نەبوو تووشی چییە بێت؟ وەڵی تووشی هەموو هەڵەیە بێ تووشی هەموو هەڵەیە بێت تووشی شتی خراپێت تووشی دزیە بێت تووشی ماڵوێرانی بێت تووشی عایلە لە ماڵەوە عایلە تێکە چێ ژن تەڵاقە درێ مناڵ بەڵبەق دەبێت سەرگەردانە بێت وایان کردووە عەلانە وایان کردووە بەم خەڵکە هەمووی وای بەسەراتووە چەنەها عایلە ژن و پیا بەسەر کێشەیانە بۆ ژنەکەی تەلاقدا و مناڵەکان سەرگەردان بوو ئەتوانی بڵێن لە خوڕماڵە خەڵک بەدەست هەژاری و ئەناڵێنێ؟ بەڵێ هەر هەموو کوردستان بەدەست هەژاری ئەم نامبەشولانە و ئەناڵێن داواکاری چییە؟ وەڵی داواکاریم ئەوەیە خوای گۆرە ئیشەکە بەرەو باشی بەرێت ئەمانە ناتوانێت بیبە مەر خۆی خوای گۆرە چاری بکە ئەمانە ناتوانێت ئیشی خەڵبی یانێ بە تاواتی بەڕێوە بەرن خەڵکی خوڕماڵی؟ بەڵێ بەچیوە سەرقاڵی؟ وەڵام پێشمەرگە پێشمەرگەی؟ بەڵێ لەشە ساغ بێت لەکوێ داوامەکەی؟ وەڵا لە کەرکووک بووین لەسەر جەماعەتمان لەوەیە وەی تر خۆمان لێرە واز بگرین لە پێنجوێنی ئاستی بژێوی خەڵک لە ناحەی خوڕماڵە لە چه ئاستێکدا ئەوەندەی تۆ بیان بی ئەوەندەی متابعەی خەڵەکەیت؟ وەڵا ئاستیان بازێکی هەیەی بازێکیشیت تر ئاسی باش و باش نییە واوای باشە زیاتر بەچیوە سەرقاڵن خەڵکی ئێرە؟ وەڵی تر ئەم مەرزە کرابووی و ماوەیە باش وێسە نازانم جا بەشی هەموو یەکرد؟ وەڵی باوەڕ ناکەم ئەوەی ئیشی تاکە واستەکاریە باشی وەزع چۆنە؟ بەچیوە سەرقاڵی؟ بەپاسی لێ خوڕینەوە؟ بەپاسی لێ خوڕینەوە بەڵێ سپاسمەندی خوێندکار نیت؟ خوێندنم تەواو کردووە چی تەواو کردووە؟ ڕووپێوی بەشی ڕووپێوی سلێمانی دانەبەزراوی؟ نا کەی تەواو کرد؟ پار تەواوم کردووە ئێستا ئیشە چییە؟ بەتاڵی حەج نییە ناوەڵای جیشێک نییە خوێندن بە وڵاتی ئێمە ینی هیچ نییە ئەوە نییە بۆ ئەوەی خۆت بۆ هیلاکەی هیچ ئیسفادەیەکی نییە بە ناحەق کاتی خۆ بە فیڕۆدەی من زۆر پەشیمانم کە خوێندومە زۆر بەقەدەر گەڵایدار پەشیمانم کە خوێندومە ئەگەر نەتخوێندا ئێستا لە باتی پاسکیل ڕەنگە ئۆتۆمبیلە پێ وایە بە ئەکید فێری مهنەیەکیش بوو ئەبووم و پێچێ وەسایەکیش ئەبووم گەنجەکانی ناحەی خوڕماڵ بەچیوە سەرقاڵن لێرە؟ وەڵاهی زۆربەی زۆری بەتاڵیە ینی ئیشێکی وایان نییە اینجا شارۆچکەکەش بچووکە ئیشوکارێکی وایتیان نییە زۆربەی زۆری بەتاڵە یعنی ئیشوکارێکی وای نییە تابیکەی یا ئەگەر ئیشوکاریشە بێ بڕۆیت دەرەوەی خوڕماڵ لە ناو خوڕماڵە ئیشوکار نییە ئەبێ بڕۆیتە شارەکان سلێمانی بێ هەولێر بێ هەر شوێنێکی تر بێ
ڕێژەی هەژاری لە چه ئاستێکدایە لێرە؟ وەڵا زۆر خراپە. گەنجان پاریان پێیە؟ ناوەڵا بڕوا ناکەم ئەو پەڕی هەبێ 1000 نا لە گیرفانیا بێ. هەمووی بەتاڵە و یەیە گەڕێ بەم چایەخانە و هیچی پێ نییە. جەناب بەچێوە سەرقاڵی؟ من دەرمانخانەمەیە دەرمانخانە. خۆت بەشی دەرمانە تەواو کردیان هەر کۆگایەکت هەیە؟ طبعاً ئەمە هینە خۆی ئەوانەی کە بەشی تەندروستیان تەواو کردووە ڕێگەیان پێدراوەکەوا دەرمانخانە دانن گەرنا خۆیان خەریجی دەرمانسازینی. بۆ دەرچوو دەرمانسازی نیت؟ نەخێر. باشە. ئەو دەرمانخانەی کە جەنابەت هەتە دەرمانی تێدا ئەفرۆشیت تا چەند بەشی بژێوی ژیانی تۆ ئەکا لێرە لە ناحیەی خورماڵە؟ بەڵێ. وەڵا بەڕاستی خۆی هینێک هەیە هەڵاوسانێک هەیە لە هەموو جۆرەکانی فرۆشتنا چه دەرمانخانە بێ یان هەر دوکان و فرۆشگایەکی تر بێ دیارە بەهۆی ئەوەی کە خەڵک بژێوی ژیانی نییە و کاسبیشت نییەوانە دوکان زۆر بووە خۆتان ئەزانن شتەکە وازەحە بەڵام ناچاریە لەوانەیە خەڵک چی بکات ینی ئیشەکە بەو جۆرە ئەڕوات. ڕێژەی بێکاری لە ناحیەی خورماڵە لە چه ئاستێکدایە؟ خورماڵ گەنجێکی زۆری تایە لەم بەینا ئەم مەرزە کرایەوە ئەم مەرزی مڵەخۆر تا حدێکی باش خەڵکێکی زۆر بە تایبەت گەنج ئیسفادەی لێ ئەکردی شوکارە بوو بەڵام ێستا بەداخەوە بۆی کردنەوەی مەرزی ترەوە لە سنوورەکە ئەم مەرزە وەساوە ئیشی تیان ناکرێت بەداخەوە گەنجەکان دیسان ڕوویان کردوێتەوە بەتاڵی و بێکاری ڕێژەیەکی زۆری تایە. ئێستا لە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی خورماڵداین. بشی پێنجان پێشمەرگەم و دینارێکم نییە لە کوردستانە. وڵای ڕێژەی بێکاری تابلەی زۆرە ئیش ئەوەنە نییە لە خورماڵە تابلێ بتوانین ئیشێ بکات وای لێ هاتووە کاکە ئیش نەماوە لە خورماڵە. ئێستا من فەرمانبەرم هەیە 3 مناڵ و ژنێک و خۆی یانی 5 کەس 5,000 دینار وەرەگرن کۆنەرەی مەسئولێک بە 500 دلار. خوێندم تەواو کردووە ڕووپێوی بەشی ڕووپێوی سلێمانی بەتاڵی حەج نییە ناوەڵایزی شێک نییە. لە وڵاتەیە کار کووە لەوەی ڕۆژی بە 10,000 دەستکەوتن هەبێ 10,000ەکە 5 مەسروف و 5 ئەگە بەشی و کە بەش ناکە. بەرپرسەکان چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت. داواکاری چییە؟ وڵای داواکەرمەوە بژیویمە گوزارانمان باش بکەن و بێنە ئاستی ئەوانەی کەەوە محتاجی هیچ کەسێک نەبین هیچ وڵاتێک نەبین محتاجی دەستی یەکەم خۆی گەورە دووەم دەستی خۆمان بین خۆمان بتوانین بژێنی خۆمان پیا بکەین کە کاسپێکەمان بۆ بکرێتەوە حکومت بتوانێت مەعاشی ئەم خەڵکانە دابین بکات بلەڕێ ئێوە ئێمەش بتوانین کاسپێ بکەن یاتوانین شتێت سەرمان بژێوی خۆمان پیا بکەین. خەڵک لێرە ژیانی چۆن نەگوزاریان؟ وەڵڵاهی ژیان ئەم پیاوە دوکاندارە ڕۆژ جاران چۆن بۆ ئێستا چۆنە یعنی زۆر خراپە مەڵەخۆت کراتەوە مەگەر هەوای پێ بڕۆ هەوایە نەکو بڕۆ هەوای ژێت چی کراوەتەوە؟ ئەم مەرزەمان ناوی چییە؟ مەرزی مەڵەخورد. وەڵڵاهی زۆر بەداخم بۆ مەزعی کورد. خەڵک لێرە لە ناحیەی خورماڵە ژیانی چۆن دەگوزارێت؟ وەڵڵاهی باش نییە هەموو خەڵک با خەڵی خاڵیە. بۆچیوە سەرقاڵی؟ وەڵڵاهی ئێستا من ڕۆژانە هیچ ئیشوکارێکی وام نییە ئەین دیاری کراو نییە. خۆر نیت؟ نەخێر. ئەی بەچی ئەژیت؟ ئەگە بڵێم بەچی ئەژی لەوجە سەر سوڕ بمێنێ. وەڵڵاهی ژیانی ئەمڕۆ من لەوەی ڕۆژی بە 10,000 دەستکەوتن هەبێ 10,000ەکە 5 مەسروف و 5 ئەگە بەشی و کە بەش ناکە ینی بەڕاستی خەریکە سەر نخۆم سوڕەمێنێ منوەکو خۆم چونکە ماڵی خێزاندار کەمێک گرانە ئەمڕۆ بێ بەڕێوەوانە دەیتن نازانی
ئەو خەڵکە هەمووی متەئسیفە نشینی وەڵا شکر کرێچینی نرخی خانوو لێرە چەندە؟ وەڵی کرێ لە 100,000 هەیە 70,000 80,000 هەیە تا 150 هەیە تا 200 کەمتریش هەیە بەگشتی خەڵکی ئەم ناحەیە بەچیەوە سەرقاڵە؟ وەڵی باغداری هەیە جوتیاری هەیە زیاتر کەمێک ئەم مەرزەیش بۆ ئەم کۆمەڵێک کەس هەیە با خراپ نییە تا مدەی لەمە پێش ئەم مەرزە کەمێک کراوە ئیسیفادەیەکی بوو بەڵام ئێستا هیچ نییە ینی هیچ کەلوپەلێک ناڕە بۆ دیوە ئەوە خراپە. ڕێژی بێکاری لە ناحەی خوڕماڵە لە چه ئاستێکدایە؟ وەڵاهی یعنی ئەمەنە بێکار زۆرە قەناعەتی بێ ئەگە بێکار چۆن دەرزی ینی مەعاشخۆر هەمووی بێحاڵەوە هیچ دوای ئەوش خۆی مەعاشخۆرەکەی سەر بێکارن ئەوانەیش کە دەوامیان ئەوانە ئیتە خۆر بەسەر ئەوەی کە ئیشی نییە ئەوە هەتاوە بێکارە. ئەم بێموچەیە کاری لە بازار کردووە زۆر بەڵێ زۆر تەسیری کردو بەڵام ئێرە کەمێ مادەم گەشتیاری تا ڕادەی گەشتیار شتا کڕی ینی کڕیارەکان زیاتر گەشتیارن. جەنابە بەدەر لە کاری فەرمابەری هیچ کارێکی تر ناکەیت؟ من لە ڕابردووە کارمانە کرد ئەوەی لە ڕووی ئابوووریەوە نا لە ڕووی ئابوووریەوە مەعیشەت تەنها یاعتیمادمان لەسەر ئەو موچەیە بوو بەڵام ئەتوانی بڵێ لە ڕووی سەقافی و لە ڕووی کاری ڕێکخراوەی و ئەوانەوە کارمانە کردێمە بەڵام ئێستا ئەویش ڕاگیراوە بەهۆی ئەو نازانم ناویان لێ ناوە قەیرانی بودجە و پارە نییە و منحەی ڕێکخراوە هەموو شتێک ڕاگیراوە. حەز ناکەی خەڵکەکە خۆشی تۆزێت دەسەوسان و تەمەڵە خەڵکانێکە بینێن خوار ڕۆژەکاتەوە لە ماڵی ڕێدەرەوە تا ئێوارە لەگەڵ دووسێ برادرە لە دووکانێکە لە چاخانێکە دانیشە دەمەتەقاکە و خۆی مەشغوڵەکە بە کۆمەڵێ شتەوە کە ڕەنگە سوودی پێ ناگەێنێ خەڵکیش خۆی زۆر جار دەستی لەمانە خۆی خەڵکەکە ڕاهێنراوە ئەو خەڵکە ماوەی 21 ساڵە ڕایەنێ لەسەر تەمەڵی ئەگینا میلەتی کورد ئەو میلەتە نەبوو بەردەوام چاوی لە خەڵکانی تر بێ ئێستا گەر بەڕێتەوە بووم مێژووی ئەم ناوچەیە ئەتوانی بڵێ هەر بە بەڕووی گوێز و هەنار و نازانم ئەو فەلاحەت و زراعەتی کە لە شارە زۆر و هەورامانە کرا خەڵ لەسەر ئەوەی ئەتیمادێکی خستبووە سەر ئەو لەسەر ئەوە ئەژیا و قەناعەتیشیە بوو بەڵام ئێستا نەقەناعەتە کەماوە نەدەستی کارەکەش کارێکەیە بیکە ئێستا بۆ نمونە ئادەی تۆ چ کارێکی هەنار دوکانارەکە کیلۆی لەکرێ بە 300 دینار کیلۆیەک ڕێ بە 300 دینار جوتیاتەوە بە 1000ەویش باشە ئێتۆ ئەگەر حکوومەتێک دەوڵەتێک شتێک تێبێ ئەو کاتە هەم باغدار و هەم دوکانار و هەمووی ئەبوژێتەوە ئێمە پلانێکی ئابووریمان نییە تۆ سەرۆکێکت نیە کەست نییە یعنی کەسێک نییە کە پلانێکی ئیداری هەبێ پلانێکی ئابووری هەبێ هەر وەکو ئەمە وەکو نازانم ئەتوانی بڵێ بێخاوەنە وڵاتە هەر کەسە بۆ خۆی یێژی ئەتوانێت بڵێن خەڵکی ناحەی خوڕماڵ بەرەز هەژاریەوە دەناڵێنن ئەتوانی بڵێ لەم ڕۆیە هە زۆر ئەتوانن بەڵام لە ئاستێکی زۆر خراپە بەڵام دەرەنجامەکانی ماوەی کە دەرەکەوە احتیمال ئەگەرم قەیرانەوە بڕوە کۆمەڵەشتی زۆر خراپ ڕووبە نە لە خوڕماڵ لە هەمووی هەرێمی کوردستان. جەنابە دوکانداری وایە؟ چی ئەفرۆشی وشکە ئەفرۆشی؟ وڵای بایعی تۆزیعەکەی وشکە ئەفرۆشین و لە چ ساڵێک؟ خەبیۆی ئەوەی کە پێیەکەی لێرە بەشی بژێوی ژیانی تۆوەکە وڵای بڵێم ئەیکا ئەو نائیکاو ئیتر ئەوە باش قەناعەتی پێەکەین ناچارین چی بکەین ناچاریە؟ ئەی ناچاری ئەرە وڵای ناچاریت نییە حەق خەڵکیشە دەبا بە قەرز پارەمان ناداتێەوە خۆ نایتوانێت قەرق بکە هەمووی ناسراوە خەڵکیان مەنتیقەیەوە. ئاستی بێکاری لە خوڕماڵە لە چه ئاستێکدایە؟ وڵایی زۆر خراپە وەزعی خەڵک خراپە بەعام خەڵکەشێتە ئەو ئاستی کە بێتە ژێر هێڵێژاریەوە ئەتوانم بڵێم 150 خوڕماڵ خراپە وەزن کۆمەڵی خەڵکی کەمی باشە چون کەسابەتی تیانە مەرزی نییە ئیشی نییە ئەم مڵە خوردە بوو ئەوە دەوی دومانیە بووە هیچ سەر نەما کەم بووە. خەڵکەکەی ئێرە زیاتر لە ناو شارە کار ئەکەن ئەگەر هەبیان بۆ ناچن بۆ شارەکان وەکو هەڵەبجە وەکو سلێمانی وڵای کەمێچن ئەوەی کۆمەڵێکیانەچن بۆ سلێمانی و لەسەر بەڵزی خانە مەڵزی خانەی تر زیاتر هەر دێرن هەرکی فەلاحەت و فەلاحەتیش ئەوەیە گەنمە یەن بە حکومەت پارە نادا و گەنجەکان بەچیەوە سەرقاڵن لێرە؟ وڵی بڵێن بەچیەوە سەرقاڵن ئەمە مەکتەب نییە کۆمەڵێک یەن عالم ناوا بە شەوە دائنیشن قەریکی چی بڵێم قەریکی چی نازانم
خەریکین ئەنتەرنێت و فەیسبوک و هیچ ئیش نەماوە. داواکاری چییە؟ داواکاری داواکەن لە حکومەت لای بکاتە لەم حکومەت لەم خەڵکە فەقیر وەژارە ئەم خەڵکە ئەوانی پێگەیان ئەم خەڵکە ئەوانی کرد بە حکومەت هیچ نەبێ ئەگەر ناتوانن هەر مەعاشەکە وەکو خۆی لێ بکەنەوە بۆ خەڵکە داماوە ئەگە هەر هیچیان پێ ناکرێت حەقی خۆی بنێ نەک ڕبع موچە و نیم موچە. تا ئێرە هاوڵاتیانی ناحی خوڕماڵ پەیامەکانیان بەو جۆرەیە کە بەدەست بێکاری و بەدەست نەبوونی بژێوی ژیانەوە دەناڵێنن. کار و کاسبی لەم ناحەیەدا بە جۆرێکە کە جێگەی دڵخۆشی و ئومێدی هاوڵاتیان نییە. ئەوەشی کە لێرە بۆ خۆی دانیشتووە تا ئێستا ناچاریە، ئەگەرنا ئەو پارەی کە لێرە پەیدا دەکرێت ئەو موچەی کە پێیان دەدرێت بەشی بژەوی ژیانیان ناکات. ئەمە ژیانی ناحیەی خەڵکی خوڕماڵە کە بە جۆرێک خەڵک ناتوانێت قوتی خۆی لێرەدا دەستەبەر بکات. وەک دەوترێت تەنها مەرزێک هەبووە لێرە ئەویش ماوەی 2 مانگ بەردەوام بووە، دواتر داخراوە و کاری تێدا نەماوە. داواکاری هاوڵاتیانیش بەو جۆرەیە داواکارن لە حکومەت ئاوڕ لە خەڵک بداتەوە، موچە بدا بە خەڵک، چونکە ئەگەر موچە درا دوکاندارەکانیش بازاڕیان گەرمە بێت و دەتوانن بژێوی ژیانی خۆیان دابینکەن. هیوادارین قەیران لێرە و لە هەر جێگاکی دیگەی کوردستان کۆتایی بێت بۆی چیتر خەڵک بەدەست نەبوونی و نەهامەتیەوە نناڵێنێت. وەکو گەنجێک لێرە بەچی وەسەقاڵی وەڵا بە ئیشی کەباب بچێتیەوە بەڵێ بازارتان چۆنە؟ وڵی بازار بەعام هەمووی ئێستا بۆ نەقەیرانی دارایی بەڕاستی کاری کردو سەر هەموو دوکاندارێک ئەوە نەبێ بڵێ هەر ناو بازار هەمووی بەڕاستی ئەگەر قەیرانی دارایی ئەگەر هەبێت بەڕاستی بازار زۆر چاکە. تقریبا بڵێم 2011 بۆ 2012 ئەو کاتانە زۆر بازار زۆر باش بوو. ڕێژەی بێکاری لە چه ئاستێگای لێرە؟ وەڵی لە ئاسێکی نزمایە بێکارە زۆر وەڵی زۆر تقریبا. باشە بۆ دەستەبەرکردنی کار خەڵک هەر لێرە خۆی سەرقاڵەکات یاخود بۆ نمونە ئەچێتە دەرەوەی شار ئەچێتە بۆ نمونە بابڵێ ئەچێتە دەرەوەی خوڕماڵ ئەچێتە شارەکان وەکو سلێمانی وەکو هەڵەبجە. وەڵا زۆری چێ بۆ سلێمانی و هەڵەبجە ئیشێکی وایتیانێ زۆری دەرە ئێرانیشی تیاگەر سەر شەکەم بۆ تۆ. داواکاری چییە؟ وەڵی داواکاریم ئەوێ حکوومەتم موچە با بەم خەڵکێ ئەم موچەوە خەڵکەی وەسعی باش بێ و تێ خەڵکیان بەڕاستی خەڵێم بێ موچە هەرکۆی خنکا بێت. باشە تۆ کە پێشمەرگەیەکی چەندێکە موچە وەرنەگرتووە؟ وەڵی من لە سای خواوە ئێتر 40 ڕۆژان ئەمادەنێت 45 ڕۆژایەتەوە وەسەکا وایە 4-5 مانگیشمانە تا بەلایەنەوە مەگەر خۆیان مەگەر خوا مرۆڤ کە بەتاڵ بوو چاوەڕانی چی لێکرێ؟ وەڵی هەموو شتێک فەراغ هەموو شتێکت پێیەکە ینی ئەوەی کە ئەتوانی ینی بیرکردنەوەی ناوێ یان هەموو شتێکت پێیەکرێ لە بەتاڵیە نازانی چی بکەی فەراغ ئەوە نە زۆرە هەم ئەوەی کە تەسەوری نەکەی یەتە ڕێگەت و ئەتوانی دووچاریە بیتۆ. داواکاری چییە؟ وەڵاهی داواکاری جا بڵێم چی وەڵا هیچ داواکاری بۆ یەکێک بێ بۆ بەرپرسەکان کە بیبیسن داواکاریە کە ئەوان نەیبیسن هیچ ناگەیەنێ وابزانم هیچ ئامانجێکی نییە. بەس خۆشتان گەنجەکان با بڵین کەمێک دەسەوسان نین بۆ ئەوەی کە بیرێک ناکەنەوە لە خۆتان ئەوە حکومە دڵسۆستان نییە ڕەنگە خۆشتان دڵسۆزی خۆتان نەبن وایە؟ آخر ئەزانی چێ ئێستا بیرکردنەوە تۆ ڕۆی ئەڵێ ئەگەر ئیشێک بدۆزیتەوە ئەڵێ فارسی ئەزانی عەرەبی ئەزانی تورکی ئەزانی سو ئەبێ زمانێک بزانی ئیشت دەست ناکەوێت. مەرجە تۆ هەر شتە کۆمپانیایەکەوە بۆ نمونە هەز ناکەی گەنجەکان بێزووە لە کار و کاسپێکەکەمەوە پێعی بە ئەگەر لەسەر شەقامێک ئاربەنەک دابنێت لەفە فرۆشێ ڕەنگە پێعی بێت ئەگەر لەسەر شەقامێک شەربەت فرۆشێ بۆ نمونە دۆ درمە فرۆشێ ئەزبەری فرۆشێت گەنجەکان هەز ناکە بێزوو بۆ ئەکەن بۆیە زۆرجار کاری و کاسپیان دەست ناکەوێت بۆ تۆ مەرجە لە بوارەکەی خۆتا قاڵبیتەوە وانە؟ ئەکید وایە بەڵام کاسپیش هیچ عیبەیەکی تیانە من ئامادەم هەموو ئیشێ بکەم ینی
کە ئیشەکە نەبێ یا کە ئیسفادەیەکی وای نەبێ چی لێەکەی. ئەمە پەیامی گەنجەکە کە بەشی ڕووپێوی تەواو کردووە دانەمەزراوە دەڵێ پەشیمانم لەوەی کە خوێندومە چونکە ئەگەر نەبخوێندایەت لەوانە ئێستا پیشەوەرێکی باش ومایەت. ئەمە گەنجێکە ئەگەر نەگاتە تینی و ئازار بە ناخی نەگات پەشیمانیە لەوەی کە خوێندێتی چونکم بەشەکەی کە ئەو تەواوی کردووە ئەوەندە بێبایەغ نییە لە کوردستانە نەبوایە لە هەر جێگێکی تری وڵاتێکی ترا بواەت بە دڵنیاییەوە خەڵک دەستی ماچە کرد بۆی ئەم ئیشی بۆ بکات نەک ئەم بە دوای ئیشا بگەڕێت و دەستی خەڵک ماچ کات. ئێمە هیواداری گەنجەکانمان لە بەتاڵیدا بە پاسکیل سواری و بەکاری ترۆ سەرقاڵە بن قەیناکە بۆ وەرزشکردن بەکاری بێنێت بەڵام نەک هەموو ژیانی بێت ئەوەی کە پاسکیل لێ بخڕێ لە بەتاڵیدا یاخود لە بەتاڵیدا بچێت لە چاخانێدا بنیشێت. هیواداری گەنجەکانمان نەئومێد نەکرێن. ڕێژەی هەژاری لە چه ئاستێکدایە؟ ڕێژەی هەژاری لە خورماڵە ئەتوانم بڵێم بەهۆی ئەوەی کە خەڵکی خورماڵ زۆربەی فەرمانبەری حکوومەتە ڕێژەیەکی زۆر زۆری دیارە کەمی موچە و نەبوونی موچە کاری کردوێتە سەر بژێوی ژیانی خەڵکی بەگشتی. ئەتوانم بڵێم پێشتر زۆر باش بوو بەڵام ئێستا بەداخەوە کە هەمووی ڕێژەیەکی زۆری ئەو بە موچەیە یاخود وەستانی موچە کاری لەسەری کردووە بەڕاستی پێوەی دیارە هەم بە بازاڕەکە و هەم بە خەڵکی ناوچەکەشە. بۆ دەربازبوون لەم قەیرانی و لەم بێکاری و لەم هەژاریە چی بکرێ باشە؟ وەڵام من پێم باشە حکوومەت پلانی هەبێ بۆ نمونە بتوانێت ئەم مەرزانە کارا بکاتەوە بۆ ئەوەی گەنجان بتوانن سوودی لێ بێن و شۆفێرە کرێکارە ئەوانەی کەوا بارخانەشتیان هەیە ئەمە یەک لەلایەکی ترەوە ئەتوانن کەرتی کشتتوکاڵ لە ناوچەکە ینی گرنگی پێبن ئەمە ناوچەیە ناوچێکی کشتتوکاڵیە بەداخەوە کە ئێمە ناتوانین سوودی لێ ببینین هەم ئەتوانی ئاژەڵداری تیا بکەیت ینی بواری زۆرەیە کە ئێمە بتوانین بەڵام کە دەستگایەکی ڕسمی حکوومەت و لایەنێکی بەرپرس نتوانێت ئالەتی ئەوەی نەبێ بی خاتەکار دیارە بە خەڵکی فەقیر و بە گەنج و ئەوانە تۆ ناتوانانی پێویستی بە پارە هەیە و پێویستی بە پرۆژە هەیە. با تۆزێکیش بە ویژدانەوە قسە بکەین خەڵکەکەش خۆشی تۆزێک تەمەڵ نییە بۆ نمونە هەیە خەڵکی وهەیە ئەبینی سێرێکی بەیانی ڕۆژەکاتەوە هەتا ئێوارە دێ لەگەڵ دووسێ برادرا لەبەر دوکانێکە لە چاخانێکە دەمەتەقاکە ناچە بەلەوە کار و کاسبێکەوە خەتای خەڵکەکە خۆشی تێدا نیە. زانی شوێنە با ئەوش ئەگەردەوە خەتای خەڵک بۆچی ئێمە هەمومان ئەمانەیە وەکو فیرعون بژین یعنی هەر هەموو خەڵک فیرعونیە حەزەکە وێلایەکیە بێ حەزەکە ساری ئەخر مۆدیریە بێ حەزەکە مەعاشی باشیە بێ یعنی هیچ کەسێک ئامادە نییە بە بازی خۆی بژی ئەنی بەهێز و بازی خۆی بژی دەست بۆ کەس چاوەڕێی دەستی کەس نەکە بەڵام ئەمڕۆ بەعکس و هەمومان چاوەڕێی دەستی حکوومەتین و ئەوەش حکوومەتەکە بە واکارا بردنی کە بردینی. داواکاری چییە؟ وەڵاهی ئێمە داواکاریمان لە یعنی خەڵک بەتایبەتی خەڵک ئەبێ بچێتەوە بە خۆیان یەکەمین دووەمینیش حکوومەتیش یعنی ئەبێ هەمان شێوەی بچێتەوە بە خۆیان هەم لا لە مامۆستایان و چینی موچەخۆران بکاتەوە هەم سەیرێکی ژیانی خەڵکیش بزانانی خەڵک ژیانی چۆنە ئاین تۆ هەر ناکرێت دروست بڵێ ئەوە ئێمە حکوومەتین و ئێمە چینەوەوانە خۆ ڕاستە سە ئێمە دڵمان بەم باوڵەتی خۆمان خۆشە ئێمە هەرگیز حەز ناکەین وڵاتی خۆمان باکاری خراوە بڕوا بەڵام لەگەڵ ئەوەیش ئەبێ حکوومەتیش ئاگای لە خەڵک بێ بەڕاستی ئەمڕۆ وەزعەکەی ئەمڕۆ خەڵک ئەوتانێ سەری ئەو بازارەکە چەند چۆڵە ئەو هەم دوکانەمووی داخراوە بێکاریە ئەیچی من خۆم دوکانەوە بۆ لام بردووە دوکانی چی دەبوو دوکانێکی مریشی بەست و زیینەوانم هەبوو دەبەرەوەی کە ئەچێ بە خەرزا و ئیسیفادەیەکی واناکات دام بردووە. ئێستا لە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی خورماڵداین. بشی پێ ساڵ پێمەگەم و دینارێکم نیە لە کوردستانە. وڵای ڕێژەی بێکاری تابلەی زۆرە ئیش ئەوەنە نییە لە خورماڵە تابلەی وزیێکە بتوانین شێ بکات وای لێ هاتووە کاکە ئیش نەماوە لە خورماڵە. ئێستا من فەرمانبەرم هەیە 3 مناڵ و ژنێک و خۆی یانی پێنج
575,000 دینار وەرەگرن کۆنەری مەسئولێک بە 500 دلار. خوێندنم تەواو کردووە ڕووپێوی بەشی ڕووپێوی سلێمانی بەتاڵی حەج نییە ناوەڵایەکی شێک نییە لە وڵاتەیە کار کووە لەوەشی ڕۆژی بە 10,000 دەستکەوتن هەبێ 10,000 پێنجی مەسروف و پێنجی ئەگە بەشی بە بەشی ناکە. بەرپرسەکان چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت وەک کەس پارەی پێ نییە ئەوەی معاش خۆرش دەکرێت بە قەرزەی بە پارەی پێ نیەتر مەجبورە شتەکان میش کەم ئەفرۆشێتەوە. ماوەی چەند خولەکێکە چاودێری تۆوەکەم مشتێک نبین بێ بە دوکانەکە کەمە نییە نەوەڵان نیە خەڵک پارەی پێ نیە تا بکرێت بەم دوکان و سەرقاڵی وایە ناشتی ترش بێ بعد وەکو چی موچە خۆرم بەڵێ خانشینە واز لە خانە نشینەکە بێنە کە لە ئێستاە ئەێن و نایەن و هەیە و نییە ئەوانەیە بەڵام ئەم دوکانە ئەتوانێت بژیبیژین تۆ دابینکە نیوە نە بەتەواوی نا کەمە داهاتی تۆ ماگانە دوکانە ئەچێتە سەر تێدە چەند بە تەقریبی ئەچێتە 500,000 ئێستا دیار دێت جاران باش بوو ئێستا کەمە ئێستا 200 جای وایە بە زووسانە کرێ دوکانەکەش دەرنایەن کرێ دوکان پارە دەچێتە قەرزەوە بەهۆی ئەم فرۆشت ئەو دەفتەرەکەم پڕە ڕەنگە 2 ملیۆن تیاوی هەر ئەمیوە 2 ملیۆن قەرز لای خەڵکە. بەگشتی خەڵک لەم ناحەیەدا لە ناحەی خورماڵە ڕێژەی بێکاری لە چه ئاستێکایە وڵای زۆر کەمە هاانی خراپە باش کە خەڵکە بێکارە ئەی بەچیوە سەرقاڵە وڵای هەر یەکێک بە شێوەک دوکانداریە فەلاحەتیە ئەو مەرزە هەبوو ئێستا ئەوی نەماوەتر فەلاحیە بە زۆری ئەم زەڵمە هەیە گەشت و گوزاریشی بۆیەت خەڵک تۆزێ باشە جارجان باش بوو بێسە کەمە نییە. داواکاری چییە؟ داواکاریم لە حکوومەت موچە دابینکە بۆم خەڵکە تۆزێ وەزعی باش بێت داواکاریم چی؟ شەکەی تۆش ڕەبتی بە موچەوە هەیە؟ بە موچەوە بڵێ ئەگە موچە پارەی پێبێ شت لای تۆ بەڵێ شت دەکرێت بەڵێ دەتوانین بڵێن خەڵکی خورماڵ ئەگە بە نمونە وەرگرین ئاستی بژێویان هاتەتە خوارە بۆ ژێر هێڵی هەژاری نا تا ڕادەیەک نا هێشتا ماوە تقریبا بڵێن 2 ساڵێکی تر هەوا قەیلاین دەرایەکە 2 ساڵێکی ترەوە بەردەوام بێت بەڕاستی ینی زۆر کارێکی زۆر ئەکاتە سەر تاک بە تاک یاریمی کوردستان بە تایبەتی خورماڵ ینی ئێمە ئەم مەرزەمان کراوەتەوە تقریبا مەرزی مڵاخور کراوەتەوە بەڵام سێرەکەی داخراوە بڵێ بەڕاستمیدا نەخراوە لە خورماڵە خۆی 400 بەرخانە و نازانم ئەم شتانەیان کردوێتەوە ئەویش هەر خەڵک خۆی هەر بڵێ هەر لە هەرێمی کوردستانە هەر شتێک بکرێت بێ حیزب دەستی تیا بێت بەڕاستی هەموو شتەکانی هەرێمی کوردستان ینی دووکان تاق و بگاتە سەرۆکی هەرێم هەمووی حیزب دەستی تایە. داواکاری چی؟ وڵی داواکاری چی بێت داواکاری بەڕاستی داوا لەم لایەنە سیاسەنەکەین هەمووی بە عام ئەمەش قسەیەکرێت بەڕاستی داواکەین داواکەی نییەمان خۆیان ئەم وەزعیان خوڵقاندووە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵک ئەنا بڵێن تا بەیانی من داواکەم بۆ گەنجێکی تیش داواکە هیچ فایدەیەکی نییە بەڕاستی بەڵام بەرناخی دڵەوە داوا لەکەم لە هەمویان بەرپرسەکان چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت لەم کاتەیە چاویان لە خەڵکی فەقیر و هەژار بێت سەرەکەی پێشمەرگەیەکی داما و لەو ناوچانە شەهید دەکرێت مناڵەکانی لێ کرێچیەکە سەرەکەی کەس نییە کرێکەکەی بۆ با بەڵام سەرەکەی بەرپرسێک ئەچێت بۆ دەرەوەی وڵات سەرەکەی بەچنەها پارە دۆڕێنێت بەچنەها پارە سەرفەکات یای لە ماوەی 4-5 ڕۆژە ئوتێلێ بۆ خۆی ئەگرێت سەرەکەی لە لەوانەیە 200 دەفتەر 100 دەفتەر 50 دەفتەر 20 دەفتەر سەرفکە ئێکاکە ئەم خەڵکەش داماوە خەڵکە فەقیر و هەژارە کاکە ئاوڕێی لەم خەڵکە بدەنەوە لەم کاتەیە خەڵک پێویستی بێ ئەوەیە بەڕاستی ئەنا من دوایی کە خۆم کەوتمەوە خۆشی هیچ ئینێکم بەرپرس نییە بەرپرسم بۆ چێ دوایی کە خۆم کەوتمەوە سەرسکە هیچ بەس لەم کاتەیە داوا ئەەکەم لە بەرپرسەکان بەڕاستی داوایان لێ ئەەکەم هاگان لە خەڵکی فەقیر و هەژار بێت لەم کاتەیە ئەمە پەیامەکانی هاوڵاتیانی ناحیەی خورماڵ بوون کە بەدەست بێکاری و بەدەست هەژاری و بەدەست نەبوونیوە دەناڵێنن لەم ناحەیەدا ئەو پەیامانەی کە هاوڵاتیان ئاراستی ئێمەیان کرد
دەلالەتە لەوەی کە لەم ناحەیەدا خەڵک ناتوانێت بژێوی ژیانی خۆی دابین کات. خەڵک زۆر بێزارە، خەڵک زۆر ناڕەحەتە بەدەست ئەو بارودۆخەی کە هەرێمی کوردستانی گرتوۆتەوە بەگشتی و ئەم ناحەی تێدایە بە تایبەتی. خەڵکی باسییان لەوە کرد کە مەرزێک کراوەتەوە بە ناوی مەرزی مەڵەخورد کە ماوەی تەنها 2 مانگ تا چەند مانگێک خەڵک کار و کاسب تێدا کردو و دواتر کاری تێدا نەماوە. خەڵک هیوادارە کە یاخود مەرزێکی کە بکرێتەوە یاخود هەر کارێکی دیکە لەم شارەدا لەم شارۆچکەیەدا لەم ناحەیەدا هەبێت بۆی کە خەڵک بتوانێت بژێوی ژیانی خۆی دابین کات. بەشێکی زۆری هاوڵاتیانیش لەم ناحەیەدا فەرمانبەرن، ئەوانیش بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی ئەوەی کە موچەکانیان دوا دەکەوێت و موچەکانیان کەمی کردووە بازلۆ دەکەن کە ناتوان بژێوی ژیانی خۆیان دابینکەن. بە جۆرێ باسی دەکەن هاوڵاتیان لێرە لەم شوێنەدا بازار خەریکە بەرە و ڕاوەستانی تاوە دەڕوات، چونکە ئەگەر خەڵک پارەی پێ نەبوو دوکاندارەکانیش ناتوانن فرۆشیان هەبێت و ئەو کاتە کاریگەری لەسەر کۆی ژیانی هەموو هاوڵاتیان دەبێت. ئێمە هیوادارین قەیرانەکان کۆتایی بێت، هیوادارین هاوڵاتیان لە نەهامەتی ڕزگاری بێت، هیوادارین کار و کاسبی هەبێت بژێوی ژیانی خەڵک بەرەو پێش بڕوات، بۆی چیتر خەڵک بەرەو چەق بەستووی نەڕوات، بەرەو کارێک نەڕوا کە خەڵک لە ناچاریدا لە نەبوونیدا پەنابەرێتە بەرکاری خراپ و کاری نەشاو کە دوجار تەنها هەر خۆشی لێ زەرەمەند بێت. لە ناحەی خوڕماڵەوە پەیامەکانی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست گواستەوە. تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.